زۆر هەنگاونان بەهۆی قاچەکانت تەمەنت درێژ دەکات. بە دوواداچوونێکی نوێدا ئاماژە بۆ کراوە کە ڕۆیشتن و هەنگاونان لە ماوەی 75 خولەک لە هەفتەیەکدا 1.8 ساڵ ڕێژەی تەمەنی مرۆڤ زیاد دەکات بە بەراوردی ئەو کەسانی کە ئەم وەرزشە ناکەن. بەڵام لەسەر هەرزەکاران پێویستە هەنگاوەکانیان زیاتر بێت، بەلای کەمەوە 150 خولەک لە هەفتەیەکدا بێت کە ئەمەش 3.4 ساڵ لە ڕێژەی تەمەنی مرۆڤ زیاد دەکات. ئەم ئامۆژگاری زانایانی ئەمڕۆ بۆ ئەوەیە تا ئێمە چێژ وەربگرین و لەشمان ساغ بێت. بەڵام پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئاماژەیەکی جوانی بۆ کردووە و بە باشترین کردەوەی لە قەڵەم داوە بۆ ئەنجامدانی تاوەکو ئێمەی مسلمان بیکەین و لەشمان تەندروست بێت و وارووا ڕێژەی تەمەنمان زیاد بێت. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێت: ألا أدلكم على ما يمحو الله به الخطايا ويرفع به الدرجات؟ قالوا بلى يا رسول الله. قال: إسباغ الوضوء على المكاره، وكثرة الخطأ إلى المساجد، وانتظار الصلاة بعد الصلاة، فذلكم الرباط. رواه مسلم. واتا ئایا هەواڵتان پێ بدەم بە شتانێک کە خودای گەورە گوناهاکانتانی پێڕەش بکاتەوە؟ وتیان بەڵێ. فەرمووی: زۆری هەنگاونان بۆ مزگەوت. گەر هەنگاونانی ئیماندارێک بۆ مزگەوتێکی نزیک بوو بە ماوەی 5 خولەک، ئەوە بە چوون و گەڕانەوەی دەکاتە 10 خولەک، و ئەگەر هەر 5 فەرز چوو بۆ مزگەوت بە چوون و گەڕانەوە دەکا 5 جاراندا یەکسانە بە 50 خولەک، و ئەگەر 1 هەفتە بەردەوام بوو دەکا 7 جارە 50 یەکسانە بە 350 خولەک. زۆر زیاتر لەو ڕێژەی کە زاناکان دیاریان کردووە بۆ درێژبوونی تەمەن. ئێمە وەک ڕێنماییەکی ئاین وەریدەگرین، کەچی لە بە دوواداچوونێکی تری زانە ئەمریکیەکان دەڵێن ئەو کەسانەی دەست بە ڕێنمایی ئاینەکان دەگرن زۆر تەندروستتر و ئاسوودەترن بۆ بەراورد ئەو کەسانەی کە فەرمانەکانی ئاین جێبەجێ ناکەن. ئەمەش پەیوانی پەروەردیگارە، چونکە دەفەرمێت هەر کەسێک کاری چاک بکات لە پیا و ئافرەت باوەڕدار بێت، ئەوە بە ژیانێکی ئاسوودە و تەندروست دەیژێنین. من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. كواتا بعد دەست بگرین بەڕێنماییەکانی ئاینی ئیسلام و تەندروست و ئاسوودە دەبین.